سەدان ساڵە دەمان کوژن هەر ڕۆژەی باناوێکەوە وەکو ڕاوچی لە بۆ سەدان گومان خەنە داوێکەوە سەدان ساڵە دەمان کوژن هەر ڕۆژەی باناوێکەوە وەکو ڕاوچی لە بۆ سەدان گومان خەنە داوێکەوە لەناو تەورات ئینجیل قورئان لە کامەیاندا نووسراوە کوردستانم داگیر کرا کورتۆی لێیە هەتا ماوە لەناو تەورات ئینجیل قورئان لە کامەیاندا نووسراوە کوردستانم داگیر کرا کورتۆی لێیە هەتا ماوە چیتان دەوێ لەو میلەتەی لە پێش ئێوە بوونی هەیە بۆ چاو دەبڕنا و خاکەی نامۆ بە مێژووی ئێوەیە چیتان دەوێ لەو میلەتەی لە پێش ئێوە بوونی هەیە بۆ چاو دەبڕنا و خاکەی نامۆ بە مێژووی ئێوەیە وەرماندان لەو دەشت و کێوە هاژەک و بۆم باڕاگیرن کورد نابێتە دیلی ئێوە زۆر سوپای داگیرکەر هاتن وەرماندان لەو دەشت و کێوە وەرماندان لەو دەشت و کێوە خاک و ئاڵا و مێژوو کوردی شیرین زمانمانە هەورە زەڕێی ئازادیمان یان کوردستان یان نەمانە هەورە زەڕێی ئازادیمان یان کوردستان یان نەمانە هەورە زەڕێی ئازادیمان یان کوردستان